ئەم تەقینەوەی بۆ لەم کاتە هۆکار و دەرەنجامەکان ئەم پرسانە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شاهۆ قەرەداخی شرۆڤەکاری سیاسی لە ئیستانبوڵ لەگەڵماندا. بەڕێز شاهۆ سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەو تەقینەوەیە لە ڕۆژێک لە دوای پرسی کورد لە تورکیا و جەختکردنەوەی لایەنەکان لەسەر ئەم پرسە جێگەی پرسیارێکی گەورە نییە بۆ لەم کاتەیە ئەم تەقینەوە و هێرشە ڕوویدا؟ وێشم کاتتان باش. لە ڕاستیە کاتێکە سەرۆکۆماری تورکیا لە شاری کازانە لە رووسیا بۆ بەشداری لە لوتکەی برێکس دەبینین لە ناوچەیە کە ناوی کازانە لە پایتەختی تورکیا لە ئەنقەرە ئەم ڕووداوە ڕوایە و لە کاتێکا کە ئەم چەند ڕۆژەیان ئەم ماوەیە ڕاگەیاندەکانی تورکیا حیزبەکانی تورکیا هەمویان باسییان لە ئاشتی و سەقامگیریە کرد، بەڵام ئێستا بەهۆی ئەم ڕووداوەوە دووبارە ڕاگەیاندەکانی تورکیا دووبارە سیاسەکانی تورکیا جارێک تر باسی تیرۆر و کردەوە تیرۆریستیەکانەکان. بێگومان ئەم ڕووداوە لە ساڵی ڕابردوو بیرمان بێت لە مانگی ئۆکتۆبەرە ڕووداوێکی هاوشێوە لە بەردەم وەزارەتی ناوخۆیان ڕوویە کە هەم دوو کەس بوون هێرشیان کردە سەر وەزارەتی ناوخۆ، بەڵام کاتەکەی وەکو ئێستا نەبوو. ئێستا چەند ئاماژەیەکی زۆری هەیە. تورکیا هەستەکرا کە گۆڕانکاریەکی زۆر لە ناوچەکەیان ڕۆیە، لەبەر ئەوەش سەرۆکی پارتی مەهاپا کە زۆرترین و هەڵوێستەکانی بەردەوام دژی ئۆجەلام بوو، بەردەوام پێداگریانە کرد کە ئەبێ بەردەوام لە زیندان ئەبێ. ئێستا دەستی ئاشتی بۆ ڕاکێشن و دەرگای بۆکەنەوە کە لە ناو پەرلەمانی تورکیا وتارێک پێشکەش بکات. بێگومانەمە گۆڕانکاریێکی زۆر گەورەیە و ئەگەر بەردەوام بێت تورکیا لەم هەنگاوانەیە و لایەنی بەرامبەریش قبوڵی بکە، دەبێتەوە هۆی چارەسەرکردنی کێشەیە کە چەند ساڵە بەردەوامە و دەستی تورکیا گرتووە لەوەی لە کێشەکانی خۆیان زیاتر بەشداری و زیاتر تەئسیری و کاریگەری هەبێت. لەم کاتەیە کە ئەمە ڕوئەیە بێگومان ئەمە ئاماژەیەکە کە لایەنی ناوخۆیی هەیە و لایەنی دەرەکی هەیە دەیانەوێت ڕێگری بکەن لەم هەنگاوانەی کە هەوڵی ئاشتیان لە ناو تورکیا و دەیەوێت ئەم گرفتە کۆتایی پێبێنێ. پێتان وایە ئەمە کاریگەری لەسەر ڕابۆچوونی دەوڵەتی تورکیا هەبێت؟ بێگومان ئەمە ئەم ڕووداوە ئیمتحانێکی زۆر گەورەیە لە بەردەم ئەو هەوڵانەی کە بۆ ئاشتی هێرێ. ئەگەر تەماشای بەیاننامەکەی سەرۆکۆماری تورکیا بکەین ڕەجەب تەیب ئەردۆغان دوای ڕووداوەکە دەبینین کەسی دیاریکراوی تۆمەتبار نەکردووە، بەڵکو دەڵێت ڕێکردەوەیەکی تۆرۆریستی و ئێمە بەردەوامە بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەو گروپانە و ئەوانشی لە پشتەوەین، چونکە لایەنی تورکیاش ئەوە زانێت کە لایەنی دەرەکیش دەستی هەیە لەم ڕووداوانەیە، ئەوێ کێشە بخاتە ناو تورکیاوە، ئەوێ ڕێگری لە تورکیا بکە ئەم گرفتانە چارەسەر بکات. هەروەها دەم پارتی بینیمان کە سەرکۆنەی هێرشەکەی کرد کە ئەمەش ئەوە گەیەنێ کە حتا کوردەکان لە هەری سیاسی کوردیش بەردار لە سەرکۆنەکردنی ئەم ڕووداوە هەستەکا کە هەوڵێکە بۆ ئەوەی ڕێگری بکەن لەم پرۆسی ئاشتیە کە دووبارە دەیانوێت لە تورکیا ئەم لاپەڕەیە بکەنەوە. لە ڕۆژانی داهاتووە بێگومان کە دەبینین هەڵوێستەکان چۆن بێ ئەوە دەرەخا کە ئایا نیەتێکی جدی هەیە لەوەی پرۆسەکە بگا بە سەرکەوتن یاخود لایەنی دەرەکی و لایەنی داوە کە هەندێک لایەن هەیە لە ناو تورکیا ئەوانەی کە چەک بە چارەسەرزانن هەستەکەن کە پرۆسی ئاشتی زەرێکی بۆ ئەوان هەیە. لەبەر ئەوە نایانەوێت هیچ پرۆسەیەکی بۆ ئاشتی و هیچ هەنگاونانێ بۆ ئەم پرۆسەیە سەر بگرێت، بەڵکو دەیانەوێت بەردەوام گرفت و کێشە و بە بۆچوونی ئەوەی کێ لە پشتەم هێرشەوەیە؟ هەتا ئێستا لە ئەمریکانی تورکیا هیچ ڕاگەیاندنەوەیان دەردووە لەسەرەوەی لە لایەنێکی ناوخۆیی یا گروپێکی چەکداری ناوخۆییە یاخود لایەنێکی دەرەکیە، بەڵام وەکو ئەو متابعەکردنی ئەلامی تورکی دەبینین کە ڕێکەوتنێک هەیە لەسەرەوەی کە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی تورکیا هەنێ وڵات هەیە نایانەوێت تورکیا بگا بە سەقامگیری لەبەرەوە ئەم ڕووداوەیان ئەنجام ماوە. لەبەر ئەوەش دەبینین کە پێشوەخت تۆمەتیان بۆ دەستی تۆمەتیان بۆ هیچ لایەنێکی ناوخۆیی ڕانەکێشاوە، بەڵکو دەیانەوێت بیبەستنەوە بەو گرفتانەی کە لە ناوچەکەیە هەیە بە شەڕی ئیسرائیل فەڵەستین ئیسرائیل لوبنان بەو هەوڵانەی کە ئیسرائیل لە ناوچەکەیە بە لێدوانەکانی ئەمریکا دەیانەوێت بیبەستنەوە بەو کێشانەی کە ناوچەکەی گرتوێتەوە. ئەمەش شتێکی ئەرێنیە بێت لەوەی کە نەبەستێتەوە بە هیچ لایەنێک لە ناوخۆیە هیچ لایەنێکی کوردی بەرپرسیارەتی ئەم ڕووداوە نەگرێتە بەر، چونکە ئەم ڕووداوێکیە کە زەرێکی زۆرە و ئەو هەلەی کە دیسان هاتوۆتەوە بۆ کورد هەلی ئاشتی لەباری ئەبا ئەگەر لایەنێکی کوردی لە پشت ئەم ڕووداوە بێت.
ئەگەر دەرکەوت لایەنێکی کوردی ئەوانەی کە تورکیا بە تیرۆریستیان نەزانێت لە پشتم ڕووداوە بوون یاخود خۆیان ئاشکرایان کرد یاخود ئەو لایەنە خۆی لە ئەستۆی گرت کاریگەری لەسەر ئەم ڕێڕەوا بێت کە ئێستا بۆ چارەسەری پرسی کورد دروست بووە؟ بێگومان کاریگەریکی زۆری ئەبێتەوە یعنی من هیوادارم شتێکی وانە بێ بەڵام ئەوە دیسان ئەو هەلە لەبارە با کە دووبارە دروست بۆتەوە ئەم هەلانە جاری وایە لە مێژووی میلەتانە 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ جالێ هەرێکی وا دروستە بێت کە هەموو لایەنە سیاسیە بەتوانەکانی تورکیا ئەک پارتی مەهەپە جەهەپە ئێستا کۆکن لەسەرەوەی چارەسەری ئەم گرفتە بکەن لەبەرەوە نابێت هیچ ڕێگریە لەم هەوڵانە بکرێ بەڵکو ئەبێ ئەو لایەنەی کە چەک بەکارێنێ بزانێت چەک ئەگەر نەگاتە هۆی ئەوەی کە ببێ بەهۆی دانوستان و بەدیهێنانی کاری کۆمەڵێ مافی کلتوری مافی سیاسی کەواتە ئەو چەکە سوودی نامێنێ بەڵکو بێ بە هۆکارێک بۆ لایەنەکانی دەرەوە ئەم چەکە بەکاربێنن بۆ بەرژەوەندەکانی خۆیان دەبینین ئەمە لە چەند وڵاتێک دووبارە بۆتەوە ئەمە دەرسێکە بۆ ئەو لایەنە کوردیانەی کە لێرە ژوازانن بەس شەک يعني هۆکارێکە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان سەردەمانێک گۆڕاوە تورکیا وڵاتێکی بەهێزە لە ناتۆیە ئێستا دەبینی زیرەکی دەستکرد بەکارێنێ بۆ پارێزگاریکردن لە خۆی تۆ ناتوانانی بە چەند کەرەستەیەکی کۆن و تەقلیدیەوە ڕوبەڕووی ئەم وڵاتە بیتەوە لەبەرەوە بێ بۆ ڕێگەی تر بگەڕی بتوانانی لە ڕێگەیەوە ئامانجەکانی بێنیتە دی هەروەها سوود لە ئەزمموی هەرێمی کوردستانی عێراق وەربگرن کە لە ڕێگەی چەکەوە توانی بیگۆڕێ بۆ پەرلەمان بۆ پرۆسەیەکی دیموکراسی ئەمە دەرفەتێکە بۆ ئەم لایەنانە کە سوودی لێ ببینن هەروەها نمونەیەکی جوان پێشکەشکەن و ڕێگەنێن بە لایەنی دەرەکی تورکیا کە دژمنی ئەمنی ئەم وڵاتن بەکاریان بهێنێ بۆ گەیشتن دەبینین وازیان لێنن یعنی هەتا سەر پشتگیریان ناکەن هەوڵدان بۆ چارەسەربوونی پرسی کورد لە تورکیا یاخود هەر خودی چارەسەربوونی پرسی کورد لە تورکیا تا چەند کاریگەریە بێت لەسەر قایمتربوونی پێگەی ئۆجەلان ئافو ئەردوان بێگومان هەر لە سەرەتای هاتنیەوە ئەردۆغان ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتانەی کە زیاتر و سیاسیەک 20 ساڵ لەمەوە پێشدەرەکەوتێکێک لەو پەیمانانەی کە ئیدا ئەوە بوو کە گرفتی کورد چارەسەر بکرێ یعنی ئێستا کە هەوڵەیە مۆزۆی دەستور باسەکە دەستور بگۆڕێ پێویستی بە پشتگیریەک و پاڵپشتێکەوەیە لە کوردەکان ئەگەر ئەم پرۆسەیە بەباشی بڕات و ئەم هەنگاوانە بەباشی بڕوا و هەروەها وەکو هەندێک لایەنی کوردی باسیەکەن کە لەوانەیە وتارێکی نزیک هەبێت لە لایەن بەڕێز ئۆجەلانەوە لە تورکیا بەڵێ